جوانی و سروشتی گۆمی فێڵاو لە مانگی ڕەمەزانیشدا بێگەشتیار نابێت. گەشتیاران لە شارە جیاجیاکانەوە هاتوون و ئامادەکاری بۆ مانەوەی شەو دەکەن لە گۆمی فێڵاو. من یەکەم جارمەکە هاتووم زۆ باسی ئێرەیان کردووە بەڕاستی زۆ خۆشەوە ئەو یعنی ئەوەی کە من ئێستا بە واقعی بینیومە ئەوە نەبوو کە باسکردنەکە زۆر جوانتر بووە زۆ شتێکی یعنی بەڕاستی زۆ شتێکی جوانە و لەوانەیە تیکراریشی کەمەوانێ و چەند جارێکی کەش بێمەوانێ. ئێمە کە هاتوین پێشەوەی کە ئێمە کەمپینگکەین و ئەو شتانی کە پێمانە داینێن پێش هەموو شتێک ڕەسممان گرتووە. سروشتێکی جوانی هەیە و پێم وابێ هەموو شاخەوانانیش سەردانی ئەم شوێنە جوانە ئەکەن لە بەروی بێن ئەم سروشتە جوانە ببینن. بەس گرنگ ئەوەی کە سەردانی ئێرە ئەکات ئەم سروشتە بپارێزێ ئەم ناوچەیە بپارێزێ یعنی ئەم ناوچەیە تێکنەیە ئاگرکاتەوە و شت فڕێبا و لە بەرەی لە دوای ئێمەش هەنێک کەسانی تر هەرهێنە ئێرە. گەشتیاران لە ناو سروشتی گۆمی فێڵاو بە هەڵپەرکێ و گۆرانی خۆشی خۆیان دەردەبڕن. گەشتیە و گەشتیارانەی ئەمڕۆ ڕویان لە گۆمی فێڵاو کردووە لێرەوە کۆتایی نایەت. ئێستا شاخەوانان سەرقاڵی دروستکردنی خوانی ئێوارن بۆ بەربانکردنەوە و دوای خواردنی نانی ئێوارە چالاکیەکانیان دەست پێ دەکات. ئێوارە لێرە بەتەمەین تەرتیبی چێشت و تەرتیبات و نان و خواردنی و ئەو جۆرەشتانە بکەین چاوەڕێەکەین تا بانگی ئێوارە ئینشاءڵڵا لێرە بەڕێزێک بانگەکەمان بۆ ئەدات و ئینشاءڵڵا نوێژێکیش بە جەماعەت دەکەین و هەمومان بەیەکەوە و بەرنامەیەکی خۆش شەو ئینشاءڵڵا بەڕێ بین لەگەڵ ئەم برایانەیە. ساتی خۆراوابوونە و ڕۆژوانان لەگەڵ بانگی شێوان ڕۆژوەکانیان دەشکێنن. أشهد أن محمدا رسول الله. دوای بەربان گەشتیاران لە یەکتر کۆ دەبنەوە و بەدەم گۆرانی و مۆسیقا ساتەکانیان لە گۆمی فێڵاو تێدەپەڕێنن. پێشەوە مەحموود کورسات نیوز گۆمی فێڵاو لە دەڤەری باڵەکایەتی.